ئالێرەدا دەرسێکی گەورە بۆ کوڕ و کچەکانم هەیە، بۆ خوشکەزا و برازاکانی خۆم هەیە. ئاگاتان لێبێ بەتایبەت چینی کچان، کوڕانیش بەتایبەت وریا بە ناوی خۆشەویستیەوە نەخەڵەتێنرێی. لە زۆر کتێبا دەخوێنمەوە، هەتاوێت تەفسیریشە هەڵەی کردووە، ئەڵێ زولەیخا ژنی عەزیزی میسر زۆر یوسفی خۆش دەویست، بەڵام نەخێر خۆشی نەدەویست، تەنها ئارەزووی جەستەیی بۆی هەبوو. ئەزان ئارەزوەکەیان وەکو چی وابوو، وەکو کەسێ برسی بێ، کەسێ زۆری برسی بێ ئامادەیە بە هەر شێوەیەک بێ خواردنێک بەدەست بێنێ، کە زانی خواردنەکە بۆ ئەو نابێ شەقێکی تێ هەڵدەدا و دەیڕێژەڵە با کەسیکە نەیخوا، وایان نا کە زانی بۆ من نابێ دەدڕێژم، ئەڵە پیسە یان تۆمەتێکی بڵە بۆیە نەمخوارد بەخوا پیس بوو بێتان بوو. وەکو ڕاوچیەک وابوو، پڵنگێک و شێرێکی برسی کە پەلاماری نێچیرێک دەدا، خۆ بە حساب کە لە ئامێزی دەگرێ خۆشی ناوێ، هەموو لەشی تێک دەشکێنێ، ئەوە برسیەتی. ئەم ژنە برسی جەستەی یوسف بوو، نەک ناخۆڕۆحی. بۆیە کاتێک کە دەزانێت بۆی نابە و کارەکە ئاشکرا بوو بە یەک ناگەن، ئەها چۆن تێکی دەشکێنێ، ئەڵە بیخەنە زیندانەوە هەتایە یان دەستێکی ببڕن یان قاچی ببڕن یان هەردوو چاوی دەرێنن یان چاوێکی دەرێنن. کوڕ و کچی واش هەیە بە ناوی خۆشەویستیەوە بەتایبەت کچان دەبنە قوربانی، هەیە نەداماوە لە مەسافەدا خۆی دەکوژێ. چەندمان بینی کوڕێک دەستی بڕیەوە بەس عەشقی جەستەیەتی، جا کە زانی کچەکە خۆی تەسلیم ناکە، یەکەم جا بە قسەی خۆش خەڵەتاندوێتی ڕسمەکانم بۆ بنێرە قسەکانم بۆ بنێرە هەمووی دەکا بە بەڵگا. کوڕە کچان وریابن، برانی بەڕێز خوشکانی بەڕێز کە گوێتان لە دەنگمانە، ئاوا نەسیحەتی کچەکانتان بکەن، ئەمەی بۆ بژێڕەوە بڵێ وریا بە تینووی جەستەن نەبێ، دواتر کە خۆتت تەسلیم نەکرد بەڵگەی پێیە، ئەها چۆن دەتشکێنێ، وەکو ئەوە دەڵێ دەتخەمە زیندانەوە یان لە ناوت دەبەم، ناچارە کچەکە خۆی دەکوژێ فەقیرە لەم کۆمەڵگای ئێمەدا کە بەرامبەر ئەوە شتەکانمان لێ تێکەڵاو دەبن. یوسفی بێتاوان بە تاوانبار دەناسرێ، یان جاری وایە کوڕێکی ژوایە، کچێک عەشقی جەستەیەتی، عەشقی ڕۆحی نییە کە زانی بۆ ئەو نابێ هەزار بوختانی بۆ دەکا، ئەڵە من ئامادە نەبووم شووی پێ بکەم، من نەمەویست، ئەو زۆری ویست. ئەو کەسانی یەکتریان خۆش دەوێ هاوسەر حەڵاڵەکانن کە مەوەدەتەن وەڕەحمە، هەتا بەیەکەوەن ئەو پەڕی خۆشەویستیان بۆ یەکەیە. خوا نەخواستە ڕۆژێ لێکیش جیابوونەوە قەت ئامادە نین بوختانێک بە یەکتر بکەن. حد دەڵێ هاوسەرم بۆ کەسایەتی لەکەدار ناکەم، تەبیعەتم لەگەڵی نەگونجا، بەداخەوە نەمانتوانی بە یەکەوە بژین، ئەوانە خۆشەویستی ڕاستەقینەن. دوای جیابوونەوەش ئامادە نییە کەسایەتی بشکێنێ.